عزیزان و خۆشەویستان، یەکێکی تر لەو کردەوانەی کەوا لە مانگی محەڕەمدا زۆر خێرە بە تایبەت لە شەو ڕۆژی عاشورادا دەیەم ڕۆژی مانگی محەڕەم ئەویش ئەوەیە هەوڵ بین دڵی خۆمان و خانەوادە و خێزان و ماڵ و منداڵمان خۆشکەین بەوەی کەوا مایەی دڵخۆشییان بێ، مایەی عیزەتیان بێ، مایەی پاراستنی حیا و حورمەتیان بێ. جا یەکێک لەو سونەتانەی کە سونەتە و خێرە و سونەتی پێغەمبەری خوا و ئەسحاب و تابعین و ئەولیای کومەل و ساڵحین و خواناسانە ئێمە پێویستە زیندووکەینەوە دڵخۆشکردنی ماڵ و منداڵە. لەو شەو ڕۆژی عاشورا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم ئەگەر ئەتەوێ خوا دڵت خۆشکە، ئەگەر ئەتەوێ خوا تەواوی ساڵەکە ڕسک و ڕۆسیت فراوانکە بۆت بڕژێنێت بیرژێنێ بەسەرتا خۆش نەزان لەکوێوە بۆت دێ، ئەوەیەکەوە تۆ لە شەو ڕۆژی عاشورادا سفرەیەکی جوان و پڕ تەعام و پڕ خواردنیان بۆ بڕەزانیتەوە، جلوبەرگی جوانیان لەبەرکەی و نەسیحەت و ئامۆژگاری باشیان بکەی و هەوڵ بن لەو شەو ڕۆژە زۆر زکر و یادی پەروەردگارکەن. بەم شێوازانە دڵی خۆت و ماڵ و منداڵە خۆشکە، باخوا دڵت خۆشکە. چونکە پێغەمبەری خوا لە حەدیثی صەحیح کە ئەبوو سەعیدی خوضری بۆمان دەگەڕێنەوە فەرمێت: من وسع على أهله يوم عاشوراء وسع الله عليه سائر سنته، رواه الطبراني والبيهقي وقال حافظ العراقي إسناد حسن. پێغەمبەری خوا هەر کەسێک لە شەو ڕۆژی عاشورادا ڕسک و ڕۆزی مناڵی فراوانکە، یعنی سفرەی جوانیان بۆ بڕازێنێتەوە، تەوسیعە بکە، سفرەیەکی جوان و فراوانیان بڕازێن، جلوبەرگی جوانیان لەبەرکە و خواردنی باشیان بۆ دروستکە، سەخی بێ بەرامبەریان، خوا تەواوی ساڵەکە ڕسک و ڕۆزی زیادەکە، بەرەکەت ئەرژێنێ بەسەریە، بەشداری ئەکا لە هەموو خێر و خۆشیەکە، لە هەموو ناخۆشی و بەڵاو فەقیر و هەژاریەک بە دووری ئەکات. ئەمە فەرمایش پێغەمبەری خوایە. ئیبن عوەینە ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت 50 ساڵ تەجروبەی ئەم حەدیثەی پێغەمبەری خوام کردووە، واللهی وا دەرچووە هەر ساڵێک بەو شێوازە کردومە، خوا بە شێوازێک ئەو ساڵە ڕزقی داوام خۆشم نەمزانیوە لەکوێ هاتووە. و هەروە حەزرەتی جابری کوڕی عەبدوڵڵا ئەسحابی پێغەمبەری خوایە ئەفەرمێت واللهی مودەی 40 ساڵ تەجروبەم کردووە ئاوا دەرچووە. شێخ عەبدولحەمیدی شەڕەوانی شافعی لە حاشەکەیە لەسەر توحفە ئەفەرمێت سنەتە لە ڕۆژی دەی مانگی محەڕەمە ئینسان سفرەی جوان و ڕێک و پێک بۆ ماڵ منداڵەکەی بڕازێنێتەوە و دڵیان خۆشکە، جلوبەرگی جوانن بۆ ئامادەکە. ئەمە سونەتی پێغەمبەری خوایە بە ئومێدەوەی خوا ڕزق و ڕۆزی زیاتر بژێنێ بەسەردا لە نەخۆشی وەبا و بەڵا لایدا. و ئیدارەی فتوای میسر فتوایان داوە کە ئەمە سونەتی پێغەمبەری خوا و صلی الله علیه و سلم سونەتی ئەسحاب و پیاوچاکان و ئەولیای کومەلە. و هەروەها عولەمایانی شام، عولەمایانی عێراق، تەواوی عولەمای ئەهلی سونە و جەماعەت لەسەر ئەوەن کەوا ئەفەرمون سونەتە ڕۆژی عاشورا و شەوی عاشورا بکەینە شەو ڕۆژی دڵخۆشکردنی خۆمان و ماڵ و منداڵ و خانەوادەمان. جا تۆی مسلمان ئەتەوێ خوا ڕزقت بە، خوا ڕزق فراوانکە، خوا دڵت خۆشکە، لە شەو ڕۆژی عاشورا دڵی ماڵ و منداڵ و خۆشکە و سفرەی جوانان بۆ بڕازێنەوە، سەخی تەبیعەت بە و ڕژد و ڕەزیل و کەودەن مەوە بەرامبەریان هەتا بێ بۆ ئەوەی کەوا دڵت خۆش بێ، سەربەرز بی، دڵی خۆشت و ئەوانی خۆشکە بە ئەوەی کەوا سفرەی جوانیان بۆ بڕازێنیتەوە. خوا لە هەموو